ناوم بێگەر عەلی محەممەدە لە دایکبووی شاری سلێمانیم. قۆناغەکانی خوێندنی سەرەتایی و ناوەندی ئامادەیم هەر لە شاری سلێمانی تەواو کردووە، پاشان دبلۆم و بەکالۆرۆس و ماستەرم لە ڕاگەیاندنە هەیە. ماوەی چەند ساڵێک لە بواری ڕاگەیاندن لە تەلەڤیزۆن، ڕادیۆ، چەند جەریدەیەک کارم کردووە، هەروەها کاری ڕێکخراوەییم کردووە، کاری NGO و خێرخوازیم کردووە و لە کۆمپانیای مەستی فیلمیش ماوەی چەند ساڵێک ئەندامی فستیڤاڵی فیلمی نێودەوڵەتیی سلێمانی بووم. ئێستاش لە زانکۆی سلێمانی وەک مامۆستای یاریدەر لە کۆلێژی ئەندازیاری دەوام ئەەکەم. پار مانگی 8 من تووشی ئەم نەخۆشیە بووم، شێرپەنجەی مەمک. سەرەتا تەبعاً کە پێت ئەڵێن ئەو نەخۆشە لە سەرەتایە تۆزە قورسە، یعنی شۆکینێکی گەورەیە. ئیتر لەگەڵ عیلاجەکانە، عیلاجی کیمیایی و تیشک و هەموو جۆرە عیلاجەکانم بەکارهێنا و زایدە نەشتەرگەری. وردە وردە لەگەڵیان ڕۆیشتم. تەبعاً سەرەتای بەتایبەتی دەرزیەکانی کیمیایی بێتاقەتت دەکا، چون دایما مناڵم کیمیایی ئازارەکەی کە نەجەستێتەوە و زۆر بێتاقەت و بێهێز و بەڵام ڕۆڵی خۆشی زۆر دەوریە. مشتم زۆر لەسەر خوێنەوانێ، هەوڵمەیە بەسەریا زاڵ بم، هەوڵمەیە ڕووبەڕووی بمەوە، یعنی ئەو وەعدەم بە خۆمەیە وە بێ ئەمە تێپەڕێنم، ئەمە نابێ زاڵ بێ، بێ ڕووبەڕووی بمەوە. بەڕاستی چوادەور زۆر موهیمە لەو کاتەیە کە هەمووی ئاگان هەست بە ئەوە ئەکەی کە کەسانێکن خەمی تۆیان، یعنی بۆیە تکایە هەجماڵێ ئەو نەخۆشی هێت هاوکاریان کەن، چون خۆی لە دۆخێکی دەرونی قورسایە، خۆی لە بارودۆخێکی تەندروستی قورسایە، ئازاری هەیە و لەسەر و ئازارەکەوە لایەنی دەرونی و پێیان ئەڵێم لایەنی دەرونیتان نەڕووخێ، چون لە سایە باوەڕتان هەبێ ئەم نەخۆشیە مەعنەیاتی خۆت و لایەنی دەرونیە. لە سایەنەوە 5 من ئەڵێم من یەکێکم لەوانە خۆشبەختانە زۆر لایەنی دەرونیم ئاسوودە کردبوو، یعنی نەچوومە ژێرباری ئەمەوە بێ بەسەریا زاڵ بم، ئەبێ ڕووبەڕووی بمەوە. من ئێستاژە لەژێر چارەسەرام ئەو عیلاجەی کە ئەیخۆم، چارەسەری کیمیاییە، بەزەوەیە خەفیفتر بە شێوازی حەبە ئەیخۆم. بەڵام هەر بەردەوام ڕێنمایی لە دکتۆرەکانم وەرەگرم، بەردەوام خۆم سێرچەکەم لە ماڵپەڕێک لە یوتیوب و ئەو سەرچاوە زانیاریە عیلمیەکانەوە. دیارە من کچێکم هەیە، سەرەتای چیرۆکێکی کورتان بۆ باز دەکەم، کەتێکە قژەکەم وەری، من زۆر قژەکەم وەری، قژێکی پڕم هەبوو، هەردووەم جەلسەی کیمیایی هیچ بەسەرمەوە نەما. ئەوە یەکێک لەو شتانەی کە زۆر بێتاقەتی کردم، ئەو قژوەری نەبوو. کچەکەم ڕۆژێک کوتی دایە هەوڵمەیە نەیبینێ، یعنی کڵاومە کردە سەر لە چک ئەمانەمە کرد، بەس ڕۆژێ هەر بینی وتیەوە وتمەوە بۆیە لام بردۆ بۆی قژم بەقەوەت بێ. وتی دایە با منیش وای لێکم وەک تۆ لێکم بۆی منیش وەک قژی تۆ بەقەوەت بێ. وتم باش کە تۆش گەورە بووی وای لێکە. تا درەنگ یعنی نەمەویستم نەخۆشێکی ئاساییە، یعنی حەزم ناکرد هەسکا دایکی نەخۆشە بۆی لە ژیان و خوێندن و شتیدا نەبڕێ. زۆر شتەکانی ڕۆژانەم ئاسایی بەڕێ ئەکرد، یعنی ڕۆژانی پێشچیمە کرد لە ماڵە ئەوەی بمتوانایە، بەس فترەیەکی زەمانی کە زۆر شەکەت بووم، ئەوە سوپاسیان ئەکەم دایکم و خوشکم و دەوروبەرەکەم زۆر ئاگایان لێم بوو، یعنی ئیش و کارەکان ئەوانەیان کە بەڵام هەر هەوڵم ینی زۆر نەکەومە ژێرباری و زۆر سروشتیانە هەڵس و کەوتکەم. زۆر کەس لەم چەند ڕۆژە بەڕاستی ڕقەمی چەند کەسێکیان هەمێ کە قسەیان لەگەڵ کەم کە زۆر چوونەتە ژێرباری، زۆر ڕووخاون. پێتان ئەڵێم مەڕووخێن وەک نەخۆشیێکی ترسێ، مادام چارەسەر هەیە ئەبێ مە خۆشبەخت بین. من سوپاسی نەخۆشخانەی هیوا ئەکەم تا ئەم دەقەیەش دکتۆرە بەڕێزەکان هاوکارێکی زۆر باشن، چارەسەرەکان بە نرخێکی زۆر، ینی هەتا بڵێ هیچ ئەدەنێ. ئەمە شتێکی زۆر باشە، چون
خۆی نەخۆشیەکە چەند لایەنی دەرونی و معنەوی و نەخۆشیەکەی و دوۆنە تۆ نەخۆشیە لایەنی مادی باژنێ ناتوانێت و عیلاجانە بەڕاستی چوون شێرپەنجەوە کەزانی چارەسەرەکانی شێرپەنجە خۆ عیلاجانەی کە لە دنیای گرانترین عیلاجن زۆر خێزان هەیە ناتوانن ینی بارێکی قورسە بەڵام هیوایەکە بۆ نەخۆشەکان بەڕاستی ئەو بارگرانیان لەسەر نەخۆشەکانی شکەم کردوتەوانێ سوپاسیانەکەم لێرەوە دیارە من 8 ساڵێک پێش ئەم نەخۆشیم هەر تووشی نەخۆشیێکی کیس بووم و چێکی خۆم کردم ئەمە گرەیە ینی هەستم کەی گرەیە و ئەو کاتە گرێکە بچوو بوو بەڵام لەگەڵ ئەوەشە کۆمەڵە مزعفاتم ترم هەبوو بۆ نمونە شانم و لێشاندایمە بێتاقەت ینی بەیانیان هەڵسام لە خەو هەستم بە ماندووبوونێکی زۆرە کرد هەستمە کرد ئیشێکی قورسم کرد و واژ نییە تۆ خەوتویت ینی لە ئیسراحەتا بووین بەس نەمەزانی ئەمە نیشانەکانی ئەو نەخۆشیە ینی هەموو دێ ئەو ماندووبوونی خوێندنەکەمە یا ماندووبوونیەوەیە کە لە خۆ نەخۆشخانە بە دایکمەوە بەباشی ناخەوم و لانی نەفسیمە و ئەوانم لێگایەوە بەڵام نەمزانی ینی ئەمە حاڵەتێکی تایبەتە و ئەوە بوو زەرعی کرا و نەتیجەی زەرع هاتبوو دڵی نەهاتبوو پێم بڵێ و خۆم چوون بە دوایەوە وتم چییە بە ئەو دکتۆری زەرەکەتی با دکتۆرە تایبەتەکەی خۆ قسە و لەگەڵ کەوای من زۆر ترسام بەڕاستی ئەکسەر هەستێکی ناخۆش بۆم هاو ینی هەستەکەم ئەمە شتێکی بەسیط نەبێەوە پێی نەوتم کە چوون بۆ لای ئەتی کۆمەڵی سەرگوزەشتی ژیانی خۆی و خێزانەکەی و نەخۆش هەبووە و دەرجە 4 بوو و منیش هەر گوێم بۆ گرتو بۆم زانی هەروەک چیرۆکێک ئەم شتانم بۆ گێڕێتەوە ئەجا دوایاتی بێگرت بۆیە قسانم کرد بۆی یەکسە شۆکینێک نەوە بەداخەوە گرێکە و کری سالم نییە و شێرپەنجەیە وتم شتی وان نابێت دکتۆرتی باوەڕکە وایە من ڕاستەخۆ پێدڵم بۆی زوو بە هانایەوە بچی پشتگوێی نەخەی هەستنەکەی گرەیەکی ئاسایە گرێکی ئاسایی نییە بەداخەوە شێرپەنجێ زۆر دڵگرانم بوو ئێتەوە بوو زۆر بە پەلا نادیان مەهیوە هەر بۆ 2 ڕۆژ دوای ئەوە یەکسەر بۆ نەخۆشخانەی هیوا و یەکسەر کیمیاییش جار هەر یەکسەر کوتیشیان نەبێ کیمیایی هەر ئیتر لە وەڵا بەدەست خۆن ینی زۆر ینی بۆ ئەم پەلە هەموو شتەکان هەمووی شۆکین هەمووی لە پڕ پێ و بڵێن لە پڕ بڵێ کیمیایی قورسە بەڕاستی بەڵام زۆر تەوعیانامە دکتۆری ساراوتی وە بزانە خەوێکی ناخۆش و خەبەر دەبێتەوە ئیشەڵا چارەسەرە بیتر مانام باش بوو من دەفعێکی باش بوو ئەو قسانە بەستیان وەک پێویست وەرە بە دەم چارەسەرەکانەوەی هیمانیمەکە فعلەن وام کرد و قۆڵم لێ هەڵماڵی وتم یاڵا من ئەوەی ئەکرێ بۆم بکەن ئەوەی پێویستە بۆم نەخۆشیە بۆم بکەن من ئامادەم ئیتر سەرەتا کەوتمە ژێر چارەسەری کیمیایی بە دەرزی و بەڕاستی قورس بوو ینی تاوت لە کۆتایەکان و تاوا شەکر بووم دوایەوە نەشتەرگەری دوایەوە تیشک و تا ئێستاش لە عیلاجی کیمیایی بەردەوامم بەزەوەیە بەحەبا بەڵام خۆشبەختانە ئێستا هەست بە ینی تەندروستی باش ئەەکەم ڕاستەیش جارجار تێکردەیە وەزع تێگەچێ هەنی مزعفاتی هەرماوە بەڵام ئێستا هەستەکەم کەسێکی ترم و ئەم نەخۆشیە زۆرشتی لە ژیانم گۆڕیانی پێشتر زۆرشت لە مەوزوع بوو لام کێشە بوو لام ناخۆشی بوو و خەفەتم پێی خوای ئێستا ئەو شتانە هەمووی چۆتە دەرەوە لە ژیانم ئەڵم نا منە بەبێدەم ژیانەوە پێ بکەنم ئەبێ ژیانم خۆشە من جارێکی خوای گەورە ژیانی پێبەخشیمەوە ئەبێ بەردەوام بم لە ژیانە وتم چ شتێک لە ژیانە ینی نەفسیێنم ئارامەکە دەرونیێنم ئارامەکە ینی گرنگی پێ بم و هیچ گەشتم ئەکرد گەشتی دەرەوە ناوچوونە ناو سروشت دیارە شاخەوانیم ناتوانی بەس پیادەڕەوی لەگەڵ گروپێک شاراخان و کاگیوا کە دوو کەسی زۆر ئەزیز و بەڕێز بوون لە ژیانم بە زۆریان بردمە دەرەوە ینی ئەتوانیم و ناتوانمایان نەئەتوانی ینی وان لێ کردم وریان ئەیامێ فەرن ئەشم کرد ئەو پیادەڕێ بۆ من زۆر باش و زایدە لە ماڵەوە وتیان ئاژەڵی ماڵی و زایدەن گوڵ
و منیش خۆمایینجانە گوڵ و پشیلەیەکم هێنا و تەڵام پێش نەخۆشیەکەم من 5 مانگێ ڕێک دایکم لە نەخۆشخانە بوو من و خوشکم و ئیتر دەوروبەرەکە بە زۆرترین من و ئەو خوشکم لای بووین ئیتر زۆر ناخۆش و زۆر قورس بوو تۆ کەسێکی زۆر عەزیز و نەخۆشیەکەش واش بوو ینی لە چاودێری چڕ بوو ینی چاوەڕێی چابوونەوە بەڵام کە من نەخۆشیەکەم گرێسا ئەو چا نەبووبەوە ئیتر وای لات و خەڵک هاو بۆ لای دایکم بۆ هەواڵپرسینی دایکم کە سەریانە کرد ئەنجا ئەنزانی کە منیش تووشی ئەو نەخۆشیە بووم وتر جارێ بوو خەڵکەکە زۆربەی نییە زانی بەڵام دایکم هەموو جارێ شتێک ئەڵێ زانی من چی چاکی کردمەوە تم ئەوتی نەخۆشی تۆ کە وتیان تۆ ئەو نەخۆشیەتە من بەوە هاتمەوە سەر پێی خۆم چابوومەوە یعنی وتی ئەو نەخۆشی تۆ ئەوە تەئسیری ئەوە هینتمەوەی خۆم هەل لە بیر چۆ هەل لە بیرم کە نەخۆشم وتی ئەوە تەئسیری دەرونی من تۆ منە کردەوە سەر پێی بە پێی خۆم بڕۆم یعنی هەموو جارێ وای گێڵێ تۆ منت چا کردەوە یعنی ئەوە بەخەمەوە بۆنەی خەم خوارد یعنی تۆ بڵێ بتێنەتێ مناڵ زۆر جەرێک دەی ماڵن جەرێک چەند شیرینە چەند بە ئازارە ئاوا هەموو جارێڵێ و ئازارەی تۆ منی چا کردەوە یعنی منی کردە سەر پێی خۆم کە باش بمانێ و ئەوە تەئسیری نەخۆشەکەی تۆ لەسەر من دروست بوو من نەخۆشی خۆم بیرچۆوانە ئامۆژگاریم بۆ هەموو ئەو کەسانی کە ڕۆژە لە ڕۆژان تووشی ئەم نەخۆشیە ئەبن ئامۆژگاریتانەکەم چۆک دامەیەن و ڕاستە چەند ساڵێک لەمە و پێش چارەسەرەکان وەک پێویست نەبوو کێکێک تویژە بوو یعنی بۆیە بەداخەوە چاوەڕێی مردنە لێ بکردایە بەڵام ئێستا خۆشبەختانە چارەسەر هەیە عیلاج هەیە تەوعیە هەیە ئەم هەموو کۆڕ و سیمینارە ئەکرێ و ئامۆژگاری ئەکرێن ڕێنمایی ئەدرێ بە نەخۆش زۆر گرنگە ئەوانە چۆک دانەی بەڕاستی زۆر جار یانی نابێ بڵێ کە من تووشیم نەوتە تەواو ژیان کۆتاییە و جارێ کەسێک ساغە لێ بە حادیسەیەکی سەیارە یەکسەر ئەمرێ تۆ مادەم هیوایەک هەیە یعنی شتێک هەیە کە هەستەکی چابوونەوە هەیە مەچۆ ژێباری مەچۆ لایەنی دەرونی خۆ مەڕوخێنە باوەڕکە نەخۆش هەبووە زۆر باشیش بۆتەوە دوایی لایەنی دەرونیەکەی وێرانی کردووە ینی بەرەو لەناوبردنی بووە بۆیە مەچنە ژێباری و چابوونەوە هەیە چارەسەر هەیە ئەو تا من شکر بەرەو باشبوونەوە ڕۆیشتوم و شتێکی کەم ماوەیش ئەوانەی کە عیلاجانەی بۆ مەکرێ هەر ئەوەیە کە یعنی من شکل چارەسەر کراوم بەڵام هەر ئەوەیە کە بە تەواوی دڵنیا بنەوە دکتۆرەکان کە بە تەواوی ئەم نەخۆشە لە ژیانمان نەماوە ئەوەی کە ئێستا ژوەریەگرم بۆیە مەترسن مەچن ژێباری چارەسەر هەیە چابوونەوە هەیە چەند نەخۆشمانێ دەرەجە و ستێپی زۆر بەرزیش بۆ چابۆتەوە و دەوروبەرەکەشی تکایە مورەی نەخۆشەکە مەڕوخێنن مێن لای دانیشتن بگرین یاخود وا بزانن بەعکسەوە ئەگەر توانی هانی بە بۆ شتێک کە ئینجۆی باتێک کە حەزێکی خۆی هەیە بی بە دەرەوە بیبەرە شوێنێک کە هەستکەی ئەو کەسە بشوێنە ئارامە بێتەوە ئەوانە گرنگی نەک دانیشی بە دیاریەوە بگریت و وەبزانی کۆتایی و ئەم شتانە ئەمە کاریگەری نێگەتیڤە کاتە سەر نەخۆشەکە بۆیە بەڕاستی پێتان ئەڵێم دەوروبەر زۆر گرنگە تکایە تەوعیە بن بە نەخۆشەکە ڕێنماییکەن هاوکاریکەن لایەنی دەرونی بەرزکەنەوە حەزی لە چییە ئەو شتی بۆ بکەن ئینجۆی بەنێ بیبەنە ناو سروش ناو سروش زۆر باوەڕکە تەسەور کات نیوەی چارەسەرە